پێکدادانە سەربازیەکەی ئەم ڕۆژانەی نێوان ئەرمینیا و ئازربایجان لەسەر هەرێمی قەرەباغ یەکێکە لە بازنەکانی ئەو ململانەیی کە ماوەی 30 ساڵە بەردەوامە، بەڵام مەترسیدارترینیانە. لە دوای بڕیاری ئاگربەستی ساڵی 1994 هەرێمی قەرەباغ کە ئەرمەنەکان بە بەشێکی کۆن و مێژووی ئەرمینیای دادەنێن لە سەرەتای سەدەی 19دا بەشێک بووە لە ئیمپراتۆریەتی رووسیا. لە دوای شۆڕشی 1970 هەرێمی قەرەباغ سەرڕای ناڕەزاکانی ئەرمەنەکان کە زۆرینەی دانیشتوانی هەرێمەکە بوون بەسترایەوە بە کۆماری ئازربایجانی سۆڤێتی و لە ناو کۆماری ئازربایجاندا مافی ئۆتۆنۆمی پێدراوە. بەڵام لە ساڵی 1980 و لەگەڵ زیادبوونی ململانی نەتەوەیەتیەکان لە یەکێتی سۆڤێت ئەنجومەنی یاسادانان لە قەرەباغ داوای گەڕانەوەی هەرێمەکەی کرد بۆ سەر وڵاتی ئەرمینیا. بەڵام ئەو داوایە لەلایەن دەسەڵاتدارانی ئازربایجانەوە ڕەت کرایەوە و بەهۆیەوە ئاڵۆزی ناوچەکەی گرتەوە و پێکدادان لە نێوان ئەرمەن و ئازربایجاندا ڕوویدا و کوشتن و وێرانکاری و ئاوەرەبوونی زۆری لێکەوتەوە. لە ساڵی 1991دا و دوای ڕاگەاندنی سربەخۆی هەرێمی قەرەباغ باکۆ هێزێکی سەربازی گەورەی ڕەوانەی ئەو هەرێمە کرد، بەڵام نەیتوانی کۆنتڕۆلی بکە و ئازربایجان هەرێمی قەرەباغ و حەو ناوچەی کێشە لەسەری تری لەدەستدا. ئەو ناوچانە کەوتنە ژێردەستی ئەرمینیا. دوجار لە یاری ساڵی 1994دا ئەرمینیا و ئازربایجان و قەرەباغ ئیمزایان لەسەر پرۆتۆکۆڵێک کرد بۆ ڕاگررتنی شەڕ لە نێوانیاندا. لەو کاتەوە تا ڕادەیەک ئارامی باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە، جگە لە بوونی چەند پێکدادانێک لەوانە جەنگی 4 ڕۆژەی مانگی نیسانی ساڵی 2007 و پێکدادانەکانی مانگی تەمووزی ئەم ساڵ. هەرچەندە هەرێمی قەرەباغ سربەخۆی ڕاگەاندووە، بەڵام بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کۆماری قەرەباغ لەلایەن هیچ وڵاتێکی جیهانەوە دانی پێدانەنراوە، تەنانەت لەلایەن وڵاتی ئەرمینیایشەوە کە بەردەوام هاوکاری دەکات و پشتیوانێکی بەهێز و بەرگریکارە لە بەرژەوەندیەکانی هەرێمەکە لە جیهاندا. لە ڕوانگەی ئازربایجانەوە تەنها چارەسەر بۆ ئەم کێشەیە گەڕانەوەی ئەو ناوچە داگیرکراوانەیە بۆ سەر خاکەکەی بەبێ هیچ مەرجێک، هەروەک پێداگریش دەکات لەسەر گەڕانەوەی ئازەریە ئاوارەکان بۆ ناوچەکانیان لە هەرێمی قەرەباغ کە بە نزیکەی 600,000 کەس دەخەمڵێنرێت. بۆ ئەو مەبەستەش بەردەوام باکۆ هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی دەکات بۆ گەڕانەوەی هەرێمەکە و تورکیایش هاوکاری باشی دەکات لەو پرسەدا و بێلایەن نییە بە جۆرێک کابلۆقەی بەسەر ئەرمینیادا سەپاندووە و تەنها مەرجیش بۆ لابردنی ئابلۆقەکە و کردنەوەی سنوورەکانی بەڕووی ئەو وڵاتەدا چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکەکانە لەگەڵ ئازربایجاندا.